کێلگەی گوڵزاری کارلسباد لە کالیفۆرنیا بەبوونی ملیۆنان گوڵ بووەتە وێنەیەکی کۆپیکراوی وڵاتی هۆڵەندا لە بەربوونی ڕووبەرێکی فراوان لە گوڵ و گوڵزار کە بۆ گەشتیاران لە ڕێکەوتی 1 ئازار تا 14 ماییسی هەموو ساڵێک واڵا کراوە. تەواوی ڕووبەری ئەم کێلگەیە 55 ئەیکر دەبێت. بۆ ئاسانکاری گەشتیاران چەندین تراکتۆریان ئامادە کردو بۆ گواستنەوەیان بە دەوری ئەم کێلگەیە. سەرەڕای بوونی ژمارەیەکی زۆر لە گوڵ بە جۆر و ڕەنگی جیاوازەوە ئاڵایەکی گەورەی ئەمریکایان بە گوڵ چێندرا و دروست کردووە کە بۆتە جێگەی سەرنجی سەردانیکاران کە درێژەکەی 300 پێ و پانێکەی 170 پێ دەبێت. ساڵانە نزیکەی 100 بۆ 200,000 کەس سەردانی ئەم کێلگەیە دەکات. چونە ژوورەوە بە $28 و سواربوونی تراکتۆرەکەش بە $8. بەڵام ئەوەی جێگەی داخە ناتوانین درۆن لە ئاسمانیم شوێنە بفرێنین بۆ وێنەگرتن. ئەم کێلگەیە جوانترین شوێنە بۆ وێنەگرتنی خێزانی. فۆلۆ مام بکەن لە ئینستاگرام و سناپ و تیکتۆک بە ناوی ئالان فەرهان ئۆفیشیەڵ.